زەکەم شتێک باس کەم وەکو ئاڵێ وەکو دیارەک بۆ هاوڵاتیان زەڵاتەیەک بێنە قاپێ زەڵاتە بێنە بەزەک نەک تەماتۆ خیارەکەی بۆ وەکو خۆمانێکی کۆمەڵە شتی تیا بێت کەوچکێکی چێشت زەیتی زەیتونی تێکە کەوچکێکی چێشت سرکەی سێوی تێکە خۆماڵی کەوچکێکی چێشت ڕباناری هەڵەبجەی تێکە ئێدە ئەم زەڵاتێ تۆ وەرە لە ئێستا و بیخۆ تا 70 ساڵی تەندروستیت پارێزراوە تا 80 ساڵی زەڵاتەکە پڕی لە ڕیشاڵ و کانزا و ڤیتامینە زەیتی زەیتونەکە تەندروستی دڵ و بۆرەکانی خوێنتە پارێزێ سرکەکە بە هەمان شێوە ڕبانارەکە پڕی لە ڤیتامین ئەمانە کاک جەلال ینی کالەتەکەی دانابەزێنێ سوودەکەی کێشەی نییە بە پێچوانە و یەکتری تەواوکەن من نامێ بچمە بواری دەرمانسازیەوە یان دەرمانسازی ڕۆکیەوە تۆ ڕبانار پڕی لە ڤیتامین سیە ئەسڵەن ڕبانار کە ئەی خۆی لەگەڵ سرکەیە لەگەڵ زەیتە لەگەڵ زەڵاتەیە خۆی ڤیتامین سیەکەیە یارمەتی هەڵمژینی شتەکانی ترەدات یارمەتی دەرتاوکەری شێرترین هەنێت شەوری هەیە بە زەیتی زەیتون لاچێ هەنێت شەوری هەیە بە سرکەی سێو لاچە بە قسەی پسپۆڕانە ئەم زەڵاتە تەندروستە کە تۆ هەموو ڕۆژ قاپێ زەڵاتە بخۆ تۆ تەندروستیت پارێزراوە وەجگە لەمەش تۆ توانی قژ بۆ نە قشتی پێچەوەرگی زۆربەی خەڵک بەداخەوە جێڵێکی کیمیاوی مشتەقاتی نەوت بەکارێنێ نازانم گەنجانە چۆن دەسانێتێتە ئەو جێڵە کیمیاوی ڕەنگاو ڕەنگەوە ئەیدەن لەو قژە جوانەیان